بۆ نەبوونەوەی ئەو لیژنەیە لە سەرەتاوە کێشەکانی هەڵەبجە گەورە و هەمەلایەنە سەرباری کێژە خزمەتگوزاریە گشتیەکانمان وەک هەموو شارەکانی تر هاوکات لێرە بارەکە زۆر خەمێنەرە بەنمونە کێشەی تەندروستی و دۆخی کۆرۆنا لە خراپترین ئازدایە سێکتەرێک نییە کە لە هیچ شارێکی ترەوە ئیرەیمان پێ ببرێ بۆیە ئێمە وێڕای ئەوەی کە ڕێگە نادەین شارەکە لەلایەن کۆمەڵێک بەرپرسی نانیشتەجێەوە بەڕێوە ببرێت هاوکات مۆڵەتی 72 کاتژمێریان پێ ئەدەین تاوا لە لیژنەی باڵای دروستکردنی پارێزگای هەڵەبجە بکەن کە بە ئەجێندای خزمەتکردن و هێنانی پرۆژە بۆ پارێزگاکە و ناوەڕۆک بەخشین بە ناوی گەورەی پارێزگای هەڵەبجە کۆ ببنەوە و ڕیزبەندی بۆ ئەولەویاتی کارەکانیان دابنێن خۆ ئەگەر نەیانتوانی ئەمە بکەن و دەسەڵات پشتگوێی خستن بگەڕێنەوە ئێرە و داوای هاوانجیمان لێ بکەن تا فشاری هەمەلایەنەی چین و توێژەکانیان بۆ ڕێک بخەین و هاوشانی ئەوان شان بدەینە بەرپرسیارەتی ئەم خۆناخە ئەگەر ئەمەش ناکەن ئەوە دەست لە کار بکێشنەوە و ڕێگا بدەن تا دڵسۆزانی ئەم شارە بیر لە ڕێگایەکی تر بکەنەوە بۆ ئەم مەبەستە ئێمە لە ئەمڕۆوە چاوەڕێی کاردانەوەی بەرپرسانین هیوادارین بیر لە دەرباسکردنی هەڵەبجە بکەنەوە لەم بارودۆخە ئاموارەی کە تێی کەوتووە